ئێمە هەواڵانە بە هەڵێکی ناڕاستە زانین و بەوەی کە خەڵکی هەڵەبجێ چاوەشەکاری بکات. کاک فرات سڵاوت لێبێ داتایە کۆمەڵێک داتا بڵاو بۆتەوە لەم ڕۆژانەی ڕابردووە کە گوایە پارەیەتە ناو پارێزگای هەڵەبجە و بۆ خۆی نەسریەوە ئەوانەی هەیە، بەڵام ئەو ڕۆژانەی ئاگرەکە بە گوتەی بەڕێوەبەری بەرگری شارستانی خواردنی پێویست نەگەشتۆتە تیمەکان و نان و خێردا بەشکراو. ڕوونکردنەوەی ئێوە چیە لەم بارەیەوە؟ بەناوی خۆی گەورە ئێمە لە هەر سێ ڕۆژی ئەو ئاگریکە لە سنووی پارێزگا هەڵەبجە ڕوویە بەسەر پەرشتی جەنابی پارێزگار و وەکو بەڕێوەبەرایەتی قەیرانەکان کە بە دەست بەجێ ئێمە ڕاستپارد و بۆ ئەوەی ئێمە بتوانین هەماهەنگی و دابینکردنی پێداویستە لۆجستیەکان بۆ تیمەکان دابین بکەین. ئێمە دەست بەجێ چەند تیمێکمان دروست کرد و ئەم تیمانە دەست بەجێ هەستان بە دابینکردنی خواردن و خواردنەوە بۆ ئەو هێزان و ئەو لایەنان و ئەو تیمانی کە بەشدار بوون لە ئاگرەکە و بڕی سوتەمەنی بۆ ئامێرەکان کە بەشدار بوون لە تیمەکان و کڕین چەند ئامێرێکی پێویست بۆ بەڕێوەبەرایەتی بەرگری شارستانی کە نزیکی ئەو بودجەی لە ماوەی ئەو سێ ڕۆژە خەرج کراوە بۆ لەبەسەر بودجەی کتوپەڕی نزیکی 6 ملیۆن دینار بووە. بۆیە ئێمە هەر لاین و فەرمانگەیەک لە ماوەی ئەو سێ ڕۆژە چی داواکاریان هێنابێت دەست بەجێ بۆیان جێبەجێ کراوە هەر داواکاریەکیان هەبوو بێت. کەواتە ئەوەی بڵاو کراوەتەوە لەلایەن ڕێکخراوەکەەوە یان ئەوەی لەلایەن ئەو بەڕێوەبەرەوە وتراوە ئێوە ڕەتیەکەنەوە شتیوە هەبوو بێت؟ بەدڵنیاییوە ئێمە هەواڵانە بە هەڵێکی ناڕاستە زانین و بەوەی کە خەڵکی هەڵەبجێ چاوەشەکاری بکات. ئێمە خۆتان نەزان لە پارێزگای هەڵەبجە چۆن جێگی شانازی بوو کە هەموو تیمەکان هەموو فەرمانگەکان هەموو لایەنەکان وەک یەک تیم ڕوبەڕووی ئەم ئاگرە بوونەوە کە ئەمە بوو بە دەنگدانەوەیەک بوو بە جێگەی شانێزیەک بۆ هاونیشتمانیانی هەڵەبجە. بەڕاستی ئێمە ئەم هەواڵانە لە کەداکردنی ئەو هەڵمەتە نیشتیمانیەکە یان تاک بە تاکی هەڵەبجەوە هەنگاوی وەنرا. ئێمە لە دیوانی پارێزگا خۆتان نەزانین دوو جۆر بودجەمانەیە، بودجەیەکمان هەیە کە پێوتێن نەسریە، ئەمە تایبەتە بە دیوانی پارێزگا و ناتوانێت لە دەروی دیوانی پارێزگا خەرج بکرێ بەپێ ڕێنمای داراییەکان. بودجەیەکی تیمکەکەمان هەیە بودجەی کتوپەڕیە. ئەم بودجەی کتوپەڕی ئێمە لە مانگی 5ەوە بۆمان خەرج کراوە و لە مانگی 5 و 6 و 7 ئێمە هەر فەرمانگەیەک کە داواکاریەکەی لە چوارچێوەی حاڵەتی تەواریە بوو بێت، چی بۆ کردی تەندروستی، چی بۆ بەڕێوەبەرایەتی بەرگری شارستانی، چی بۆ بەڕێوەبەرایەتی خۆپارێزی لە بابەتی ڕێگری لە بڵاوبوونی نەخۆشی تای خوێنبەربوون، چی بۆ بەڕێوەبەرایەتی کارەبا، بۆ هەموو ئەو سێکتەرانە بودجەی پێویست و داواکاریەکانیان جێبەجێ کراوە دەست بەجێ لەلایەن تیمەکانمان.